سلامي خوای لە یحیا بێ، سلامی خوای لەسەر بێ ئەو ڕۆژەی کە لەدایک بوو، سلامی خوای لەسەر بێ ئەو ڕۆژەی کە دەمرێ، سلامی خوای لەسەر بێ ئەو ڕۆژەی کە زیندوو دەبێتەوە. دوعایەکی نهێنی کرد، دەرگاکانی ئاسمانی بۆ کرایەوە. لەوانەیە تۆش لە شەودا دوعای نهێنی بکەی، خوا دەرگاکانی ئاسمانت بۆ بکاتەوە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم: من استطاع منكم أن يكون له خبء من عمل صالح فليفعل. صحيح الجامع. هر کەسێک لە ئێوە توانای هەیە ئەمە ئامۆژگاری خۆشەویستی خوایە صلی الله عليه وسلم. با کۆمەڵە نهێنیەکی هەبێ، خێر و چاکەی هەبێ بە نهێنی هیچ کەسێک پێی نەزانی، خێزانی مێردی منداڵی خزم و کەسوکاری با پێی نەزانی، هەندێ نهێنی هەبێت. ئەگونجێ ئەو نهێنیە دوعایەک دوعا بێ، دوعا سەیری کە خوای گەورە چی دەفەرمێن: إذ نادى ربه نداء خفيا. زكريا پێغەمبەر صلى الله عليه وسلم دوعایەکی نهێنی کرد. نهێنی خوای گەورە فەرمێ خەفی واتە شاراوە، کەس گوێی لە دوعاکەی زەکەریا نەبوو سەلامی خوای لەسەر بێ. هیچ کەسێک نەیبیست جگە لە خوا، لای خێزانەکەی و منداڵەکانی دوعای نەکرد. خۆ دروستە دوعا بە ئاشکرا بکەی، بەڵام با نهێنیشت هەبێ. إذ نادى ربه نداء خفيا. دعایەکی نهێنی کرد کەس پێی نەزانی، بەڵام ئەم دوعا نهێنیە دەرگاکانی ئاسمانی بۆ کرایەوە. خوای گەورە چی پێفەرموو؟ خوای گەورە چی پێبەخشی؟ بڕۆ لە قورئانە باس سەیری کە بزانە چی پێبەخشیوە، چی پێفەرمووە. دوعای کرد: خوایە گیان بەتەنها مەمهێڵەوە، منداڵێکم پێبەخشە، من لە کاتێکا لەگەڵ خێزانما پیر بوومە چوومەتە ساڵەوە. ئەم دوعا نهێنیە وای کرد کە خوای گەورە کوڕێکی پێ ببەخشێ کە ناوی یەحیایە سەلامی خوای لەسەر بێ، کە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هیچ ئادەمی زادێک نییە هەڵە و گوناهی نەکرد بێ، یا کردوێتی یا بەدڵیا هاتووە. یەحیای کوڕی زەکەریا سەلامی خوای لەسەر بێ کە خوای گەورە خۆی ناوینا یەحیا، خۆی ناوینا یەحیا سەلامی خوای لەسەر بێ. لە ژیانیدا خۆشەویستی خوا فەرمیە صلی الله عليه وسلم نە گوناحی کردو نە گوناح بەدڵیشی هاتوو، سەلامی خوای لەسەر بێ. خوای گەورە بەهۆی ئەوەوە ئەو دوعا نهێنیەوە کردی بەتەنها، خوای گەورە خێزانەکەی بۆ چاک کردەوە لە پیری و تەمەنێکی زۆرە. خوای گەورە ئەو کوڕە خۆشەویستەی پێیان پێبەخشی کە خوای گەورە دەفەرمێ: وسلام عليه يوم ولد ويوم يموت ويوم يبعث حيا. سلامی خوای لە یحیا بێ، سلامی خوای لەسەر بێ ئەو ڕۆژەی کە لەدایک بوو، سلامی خوای لەسەر بێ ئەو ڕۆژەی کە دەمرێ، سلامی خوای لەسەر بێ ئەو ڕۆژەی کە زیندوو دەبێتەوە. دوعایەکی نهێنی کرد، دەرگاکانی ئاسمانی بۆ کرایەوە. لەوانەیە تۆش لە شەودا دوعای نهێنی بکەی، خوا دەرگاکانی ئاسمانت بۆ بکاتەوە، ئەو ئاواتە بێنێتە دی کە لە کاتێکە تۆ بەڕاستی مەحاڵە ئەگە کەسێکی بە تەمەن پیرەژنە پیرەپیاوی بپارێتە بڵێ خوایە مناڵم دەیدرانێ خەڵک گاڵتەی پێ بکە، بەڵام بە نهێنی کردی. زەکەریا سەلامی خوای لەسەر بێ لە کاتێکا پیر و بە ساڵاچوو بوو، هاوشێوەی ئەو مناڵی نەبوو خێزانەکەی. بۆیە ئیمامی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ بانگی نهێنی واتە دوعای نهێنی گەورەترە ئەدەبی تایە، ئەدەبی گەورەتری تایە بەرامبەر بە خوای گەورە. بۆچی؟ ئەفەرمێ لای پاشاکان و دەسەڵاتدارەکانە دەنگ بەرز ناکرێتەوە، بە نهێنی و بە سووکی قسە دەکرێت، بە ڕێز و بە حورمەتەوە قسە دەکرێت لای پاشاکانە. دە ئەگەر و پاشایە خوای پەروەردگار بێ نمونەی بەرز بە خوای گەورەیە. بۆی لە کۆتاییدا دەڵێم ئینشاءالله با کۆمەڵێک نهێنیمان هەبێ لە قورئان خوێندن، لە زیکری خوا، لە شەو نوێژ، لە خێر و سەدەقە، لە هەموو چاکەیەک هیچ کەسێک پێی نەزانێ ئیلا خوای پەروەردگار نەبێ. سەدەقەیەکیش دەکەی با بەس فەقیرەکە بزانێ، کەسێکی کەم بزانێ بە نهێنی بیکە، ئەو کاتە ئینشاءالله ڕۆژی قیامەتدا بەرووبوومەکەی بە تەواوەتی دەبینیت. با ئیخلاسمان تیا بێ، خۆمان فش نەکەینەوە کوردوەتەنی پۆز لێ نەدین بە خێر و چاکەکانمانەوە، کۆمەڵێک نهێنیمان هەبێ هەڵی گرین بۆ قیامەتمان، ئینشاءالله لە قیامەت دڵخۆشمان دەکات، چونکە بۆ خوا ئەنجاممادا و ڕیا و سمعیتیان نییە.